هیچ بەرهەمێکت هەیە بە بنیسکانە بڵای بکەیتەوە؟ والله خەریکی ئەلبومێکم لە ڕاستیە بەڵە خەریکی ئەلبومێکم لە ئێستا نامەوێت جاران ئەگەر جاران بواە ینی هەر ئەچوومە ستودیۆ هیچم نەئەنووسی هیچ قەت هیچم نانووسی ئەچوومە ستودیۆ زەریاب کاکە زەریاب لێرە سلاوی لەکەم کاکە زەریاب بیتێکی بۆم دروستە کرد بیتەکەی داگرسانە چوومە پشماکە و فریستایلمە کرد لە خۆمە ڕاپەکانم ئەوت زۆربەی ڕاپەکانم کە ئێستا بڵاو کردەوە فریستایلە بێوەی بنووسم ئێستا کە خەریکیەوە ئەلبومەم زیاتر ئەمەوێ کات یعنی کات زیاتر بدەم بە خۆم و پەلە لە شتەکان نەکەم هۆ بۆ شتێکی جوان دەرچێت و دڵنیام کە دەرچوو بەدڵی هەموو لایەک دەبێت من لە هەموو ژانەرە و ڕاپە مەزانێ وەساوەتان بڵێم ئەوە ڕاپە ئەوە قاپە ئەو بەیامە ئەوە پۆدکاستی دیمەنە ئەوە کاکە ئارمانە ئەمەیە باسیەکە من کەوتم ئەمەوێ ڕاپی ئۆریجینال بێنمە ناو کوردستان کە ڕاپچە خۆی نەک ئەمە قاپ ئەمە بەفشەوە منە بەڵێ من هەر بە منداڵی دەیانوت مێشک بە تاڵی قسە ناکەشێتی لاڵی بێ ئەمەلی مێشک خاڵی لەگەڵ شعرەکانی ناڵی یارمان وا دێ ناڵە ناڵی ئێستا دەڵێن خۆت بە تاڵی دەڵێ نارە خۆش بە حاڵێ بەردەوام مەوڵ دەدەم تووڕە دەبن کە کۆڵ نادەم دەزانن کەسێکی سادەم بەڵام ڕوو بە هەمووان نادەم خۆم لە حەسوو دەکەن لادەم دەبێ بە نامەردان بادم باشم مادم دوام کەوە ئێرە بە کۆیلەکان ڕادم وا سەیرم مەکە بەس چونکە بێفرت و فێلم چونکە تۆزێ ڕێزم گرتی وا مەزانە کە من گێڵم وەکو نەزان سەیرت دەکەم چونکە وا ئەزانی زۆڵی نەزان سەیرت دەکەم چونکە لای من وەک حۆڵی شۆڕی زۆلی لێرە هەرزوو دەبڕن قۆڵی یەکەم بە تۆپی فوتبۆلی یەکسەر پێتەکەن دوو گۆڵی گەلم ئامادەیە گەنجم وا لەسەر زادەیە هێزم زۆرە بەو ڕادەیە نێڵم هەرچی نامەرتەیە بزانە من هەناسم تیانەوە ئەمە لەکوێ ئەمە قاپە و مەڕاپە لەکوێ وایەوە ئەسەکەم شتی نالی تێکەڵ کراوە ئاسە چۆن مەسەلەن باسەگەڵی وات لێ ئەەکە مەسەن وای بۆ من وەکو ناڵی قەزت نالی شاعیرەوە بزانم لەوێ بەڵێ لەگەڵ شعرەکانی ناڵی ئارمان وادێ ناڵە ناڵی ئەمە بەستم دێ ئیتر ئاوا ینی ئەمەویست ڕاپی ئۆریجینال ینی ئەمان هەرە سەرەکەکەی منەوەی ڕاپی ئۆریجینال بهێنمە کوردستان و بەو ناوە لە خەڵک ئیتر تێبگەن بۆ چونکە منەم ستۆریەم لە پۆدکاستەکی تریش باس کردووە بەس بۆ تۆشی باسەکەم ڕۆژێکیان لەگەڵ ساق تەکسێکا سەرکەوتم ئیتر پێمی وتی حەزی لە گۆرانی شت بوو ئێستا و گۆرانی لە یوتیوب پێ کردووانە من شتم ئەمیست تراکێک خۆمی بۆ پێکەم یعنی گوێ لێ بێ بزانم ڕاکشنی چۆنە بێ هاان تۆزێ بەد ئەوە بوو وەڵا گۆرانیەکەمان پێکرد و گوێ گرت تا تاو هیچ قسەی نەکرد پاشان وتی ئەنی تۆ ڕاپەری وتم بەڵێ وتی یعنی ئیمۆی ئێستا وازانن ینی ڕاپەر ئیمۆی و ڕاپەر ئاوایە تا مەسەرەن منەمەوێ عەسلی شتەکە ئەگزامپڵی عەسلی شتەکە بۆ کوردستان هەموویش منیش ئەوم توش بە کاگان شتێکی خۆش تازە بەرهەمێکم گەرد کرده بوو هەنیێروا کردبووم تازە گۆرانیشتم وەڵا ڕۆژی ناو تەکسی بووم ڕەفیقەکەم لەگەڵ بوو من دوژمنم وەیە بچمە شوێناگەی کە نەمناسێ بە زۆر خۆم بناسیێنم بڵێ من فڵانم نازانم چونە پێویست ناکەم وەڵا داژم کردی گۆرانێکم وتو بوو قەدیم ناو ئینەگە ڕێدا بوو وەڵام مەسەلە گۆرانەکە ئیشەکە لە ئەیواکسەکە ئیشەکە بخۆم مەسەلەشمان کردوتەوەوانە قساکەین قسە و باسەکەینەوە وەڵادی باسی گەنج کرا و باسی هەفتاهەشتاونەوە ئەوەنی قەدیم جیلی قەدیم کرا وەڵا وا گۆرانی منەڕوا ساک تەکسیوتی ڕۆڵە داوەژەی توخوا پێم بڵێ وە قسە بۆ منەکە وا سێ منەکە توخوا وەرە پێم بڵێ ئەمە گەنجە و جیلی ئێمە سێ منکە ڕاستەکەی ماڵە چی بڵێم دوایوتم وەڵا مامەگیانەوە من ئینجاوتی کاکە وەڵا خەجاڵەتم بەخوا نازانوتم ناتەبیعیە ینی شتەکەش ئەوە نەبوو هەر گۆرانێکی کۆم بوو ئەنی بە هەمان شێوە وتوبمەوە بەس مەبەستەکە ماڕێک ئەوەی لە مێشک دانابوو کە پێی ناخۆش بووە لەو جیلی خۆی شتانە نەبووە پێی ناخۆشە مەزان گەنجەکە سەرکەوتەوە بێ ڕێک ساگە وەڵی نییە بە برای خۆم بڵێم ڕێک بوومە قەتریاوە بەسەستی هەموو جیلە گوە ئەو جیلی کە جیلی دوای خۆی پێ قبول نییە ئێسێمە گەورەتر ببین جیلی 2000ەکان ئامەزڵ لەخوا هانەوەعەکە لەوجانی گەورە نابن لە بەرچاو ئەوە لە مناڵی شاوایە ئەم بۆن منە ئایلا لە عیلەکی بۆن منە 3 کەسن 4 کەسن یەکەم مناڵ ئەوە هیچ یەکەم مناڵ کە مسەیتەرە دووەم و سێم دایمە دووەم و سێم مشکیلانێ پێکەوە جا مەسەلێکی کوردیە لێ ئەوە بەسەر ئەوە هاتووە بۆیە هەوێتی بەسەر ئەوە هاتووە زۆر ئەوە مشکیلەیە جای وادارم ئەو شتانە نەمێنێ
هوادا مزال من رابكم بو كسي بيكر زارك عينن ناو سارو تاكسي وشتوا توابو بيمي وتوتي بدارو تمسي وتي من مانجا كامل او نقصناك موليت ياك ما كامل يوت اقصناك موليتو كردت استا